هاتنی مانگی ڕەمەزان مزگەوتەکانی هەرێمی کوردستان قەرەباڵغتر دەبن و زۆرێک لەو هاوڵاتیانەش کە نوێژ ناکەن لەو مانگەدا ڕوودەکەنە مزگەوت و گەر بۆ مانگێکیش بێت دەست دەکەن بە نوێژکردن و ئەرکە ئاینەکانان بەجێدەهێنن. بۆ هۆیش ژمارەی سەردانکەرانی مزگەوت زیاد دەکات. مزگەوتەکانی هەرێمی کوردستان بەتایبەت ئەوانەی لە ناو بازاردان ڕۆژانە لە دوای نوێژی نیوەڕۆ دیاردەیەکی جیاواز لە وێنەی ئاسایی مزگەوت تیاندا سەرهەڵدەدات، هۆڵەکانیان دەبنە شوێنی حەوانەوی هاوڵاتیان و بەسەدان هاوڵاتی دوای نوێژ تێیدا دەخەون. بۆ ڕەوایەتیدان بە خەوی ناو مزگەوتیش ڕای نوێژکەران بوون بە دوو بەشەوە. بەشێکیان ئەو هاوڵاتیانان کە لەسەر فەرشی مزگەوت پاڵکەوتون و دەیانەوێت ڕۆژی گەرمی هاوین بەڕێبکەن و بگەنە بەربانگ و ڕۆژ و بشکێنن. ئەوان خەوتنیان لە مزگەوت لە ئاساییە. لەبەرەوە ڕەمەزانە خەیچێکە خەڵکی پشوێکەیە استراحەتێکەکە دوای چێ بۆ لای ئیشی کاری خۆیەوە. بەشێکی تری هاوڵاتیان کە ئەوانن تەنها بۆ نوێژ و خواپەرسی ڕوو لە مزگەوت دەکەن خەوتنیان لە ناو مزگەوت پێی قبوڵ نیە و دەڵێن دروست نییە. بەڕاستی ئەوەی ئەگەر لە ناو شارا بێ پێم ئاساییە لە مزگەوت بێت مزگەوت تەنها بە عیبادەت. لە ڕووی دینیەوە بەپێی ئاەتی قورئان مزگەوت دەبێت تەنها بۆ خواپەرسی بەکاربێنرێت و جگەلەوە بەکارهێنانی بۆ هەر مەبەستێکی تر گونجاو ڕێپێدراو نییە. مامۆستایەکی ئاینیش بۆ ئەمە دەڵێت ناکرێت مزگەوتەکان بۆ خەو حەوانەوە بەکاربێنرێت چونکە ڕەنگە ببێتە ڕێگری لە نوێژ و خواپەرستی هاوڵاتیانی تر. خی پەروەردگار لە قورئانە دەفەرمێت وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. مزگەوت ماڵی خوایە، غەیری عیبادەت نابێ هیچ شتێکی تیا بکرێ و مزگەوت جێگەی ئەوەیە کە ئینسان فەرمانی خوا جێبەجێ بکە و هەر شتێک کە بیکەی بە شەرتێ نوێژی نوێشکەران تێکدا ئەوە شتێکی خراپە و پێچەوانەی شریعەتی ئیسلام و ئاینی پیرۆزی ئیسلامە. لە ڕەمەزاندا وێنەیەکی جیاواز لە وێنەی ناو مزگەوت لە هەرێمی کوردستان بەدی دەکرێت و فەرشی ناوهۆڵی مزگەوتەکان دەبێتە پێخەفی حەوانەوی سەدان کەس لە ڕۆژوانان لە پێناو بەڕێکردنی ڕۆژ و گەیشتن بە بانگی ئێوارە. لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان مزگەوتەکانی هەرێمی کوردستان جگە لە شوێنی خواپەرستی دەبنە ناوەندێک بۆ حەوانەی ڕۆژوانان. بەوتەی مامۆسایانی ئاینیش بەکارهێنانی مزگەوت جگە لە خواپەرستی بۆ هەر شتێکی تر نادروستە بۆ پێبێت خەوتنی شتیایدا ڕێپێدراو نییە. هاوکار یاسین NRT سلێمانی.